ئەو پیاوەی بە تەنها مانۆڕی دژی دەوڵەتی نەتەوەی تورک ئەنجامدا. دەگەڕنەوە و دەڵێن لە زیندانی ئامەد دایکێک هات بۆ لای کوڕەکەی کە لەسەر پرسی نەتەوایەتی و شۆڕژگێڕی گیرا بوو، بەڵام بەهۆی ئەوەی ئەو دایکە تەنها زمانی کوردی دەزانی نەیتوانی قسە لەگەڵ کوڕەکەیدا بکات، چونکە زمانی کوردی بە هەموو جۆرێک ڕێگە پێنەدراو بوو. لەبەرەوە نیو کاتژمێر بە دیاری یەکتریەوە دانیشتن بەبێ قسەکردن. نیشاندانی ئەم دیمەنە تراژیدیە لە ناو دەوڵەتی نەژادی و نەتەوە پەرستی وەک تورکیا شۆکێکی گەورە بوو. بەوەشەوە نەوەستان لە دادگا ڕوبەڕووی دادوەر بووەوە کاتی ئەو دادوەرە بۆ سوکایەتی پێکردن بە زمانەکەی و بە موسا عەنتەری وت شتێک نییە بە ناوی زمانی کوردی، ئەوەی هەیە چەند دەنگێکە نەک زیاتر. ئەو شێوە سوکایەتیکردنە بە کوردی و بە زمانەکەی نەک ئیرادەی نەشکاند، بەڵکو زۆر پڕحیکمەت و شۆڕژگێڕ و زانایانە لە وەڵامی دادوەردا وتی من دەمە و بەیانیان کاتێک خواردن دەدەم بە مریشکەکان ئەوان دێن بۆ دانەکە و کۆمەڵێک دەنگ دەردەکەن. تۆ لا دوایە ئێمەی کورد وەک نەتەوەیەکی زۆرینە لەو مریشکانە کەمترین و هێندەی ئەوان دەنگمان نایەت. وەڵام دانەوەکان بەدڵی داواکاری گشتی تورک و دادوەرەکان نەبوو، بۆیە ئەوان کاتێک لە گفتوگۆدا نەیانتوانی بەرەنگاری ببنەوە تۆمەتی جوداخوازیاندایە پاڵ. ئەو کەسایەتیە ئەو نووسەرە ئەو ڕۆژنامەوان و ئەدیب و شاعیر و شۆڕژگێڕە مەزنە موسا عەنتەری ناسراو بە ئاپێ موسای خەڵکی باکووری نیشتیمانە لە دێو دێهات و گوندێکی سەر بە شارۆچکەی نووسێبین لە پارێزگای ماردین لە ساڵی 1920 لە ژنێکی پڕ ئیرادە و خۆڕاگر و بەوزەوە نووزەی منداڵێک ئاسمانی ئەو ناوچەیە دەتەنێ و موسا عەنتەر لەدایک دەبێت و بزە لە چاوی تورکە نەژاد پەرستەکان دەتارێنێ. لە ساڵی 1920 موسا عەنتەر لەدایک بووە. ئەو سەردەمەی موسای تێدا لەدایک بوو وەک سەردەمەکەی موسا پێغەمبەر بوو، دەیان دیکتاتۆر و فیرعەون لە گۆڕەپانەکەدا بوون. ئەویش بە هەمان ئیرادەوە دەنگی هەڵهێنا و زمانی بەرز کردەوە، وشەکانی فڕێدانە سەر زەمین و توانی تا بۆی زمان بشکێنێ و وشە تورکیەکان بخاتە کەنارەوە. موسا عەنتەر لە نووسیبێن قۆناغەکانی خوێندنی تەواو دەکا و دواتر بۆ درێژەدان ڕوو دەکاتە ئەستەمبوڵ وەک یاسایەکی سروشتی تا هێز و فشار هەبێت بەرەنگاری و بەرپەرجدانەوەش بوونی دەبێت. هەر لەو کاتەی موسا عەنتەر دێتە ناوکایی خوێندن و ژیانکردن بە تەواوەتی هەست بەو زەبرە بەهێزە دەکات کە تورک دەیسەپێنێت بەسەر کورد و کولتور و زمان و فەرهەنگەکەی، بۆیە خۆی یەکلا دەکاتەوە کە وەنەوزێک و ئاهێک بداتەوە بە زمانی کوردی کە کرابوو بە تابۆیەکی گەورە و کەس بۆی نەبوو قسەی پێ بکات. ساڵی 1959 بەوەندراوەیەکی کوردی سەقفی داگیرکاری و نەژاد پەرستی تورکی هەژاند. موسا عەنتەر بەهۆی زۆر دادگاییکردن و گیرانی لە یاداشتەکانی خۆیدا دەڵێت لەگەڵ حاکمەکان وەک نیمچە ئاشنامان لێ هاتبوو. حاکمەکە پێناسەکەمی وەرگرت بۆ تۆمارکردن و پرسی چ ئیشێک دەکەیت. موسا عەنتەر دەڵێت لە وەڵامدا وتم کوردایەتی. حاکم لەو کاتەدا بە پێکەنینەوە وتی ئەوە چ کارێکە؟ وتم لەسەر کوردایەتی منتان هێناوەتە ئێرە و دادگایم دەکەن و دادگای تێهەڵچوونەوەش بڕیارەکەی پەسەند کردووە، کەواتە چ کارێگەیە بەدەر لە کوردایەتی؟ موسا عەنتەر بە تۆمەتی هەوڵدان بۆ بوون بە پواز لە تورکیادا و کارکردن بۆ جوداخوازی 11 ساڵ زیندانی کرا و پاشان ئازاد کرا. موسا عەنتەر لەو کاتانەی تورکەکان بە ناوی دادوەریەوە دەیانویست دژی کورد و زمانی کوردی بجەنگن، ئاپێ تێزێکی مەزنی ئاراستە کرد کە دەکرێ وەک کاتی گۆری یان وتەیەکی باڵا لەم دێڕەی بڕوانرێت کاتێ وتی گەر زمانی بنبوونیاد و پێگاتەی دەوڵەتەکەی تۆ بهێنێتە لەرزە ئەوە واتای ئەوەیە کە تۆ دەوڵەتەکەت لەسەر خاکی من دروست کردووە. موسا عەنتەر بوو بە شەپۆلێک و هیچ هێزێک نەیتوانی بیوەستێنێت، تا دەگیرا ئەو سوورتر دەبوو لەسەر خەمی خاک و خەڵک و زمانەکەی. تەنانەت لەگەڵ نووسەری دیار و بەرچاو و ئینسان دۆست ئیسماعیل پێشکچی پەیمانگایەکی کوردی لە ئیستەمبولدا دەمەزرێنێت. هەر لەو ڕێیەوە دەیان بەرهەمی نووسین لە خزمەت کورد و زمان و دۆزەکەی بە چاپ دەگەیەنێ کە دواتر بەشێکیان بۆ سەر زمانەکانی تری جیهان وەرگێڕدران. تەنانەت هەندێک لە دانراوەکانی کران بە فیلم و ئەو مەشەدەی لە فیلمەکەدا سەربازێکی تورک بە کوردی دەڵێ فیکە بە کوردی قەدەغەیە لە چیرۆکێکی حەقیقی ژیانی موسا عەنتەرەوە وەرگیراوە. Yasa.
Kürtçe ıslık çalmak yasak. بیستی مانگی نوی ساڵی 1992 تورکە نەژادپەرستەکان توانیان موسا عنتەر تیرۆر بکەن. تەنانەت دواتر ویستیان کەسێک تاوانبار بکەن و بەرپرسیارەتی هەموو تاوانەکە بخەنە سەرشانی ئەو. دوای تێپەڕبوونی چەندان ساڵ لەلایەن بەرەکەی ڕەجەب تەیب ئەردۆگان ئەو کەسە ئازاد کرا کە وەک بەرپرسیار لە تیرۆرەکەی ناوی هاتبوو. کاربەدەستانی تورکیا ڕێگەیان نەدا مەڕاسیم بۆ ناشتنەکەی ساز بکرێ و بە 4 کەس لە تیمی ناشتن موسا عنتەریان ئەسپاردەی خاک کرد. هەموو هەوڵەکان بۆ بێدەنگکردنی ئەو بوو، بەڵام دواتر تێگەیشتن ئەوەی موسا کردی بوو بە مەنهەج و ڕێبازی نەتەوەیەک.